صلاة على جماعة إن شاء الله لقلتها نبيل لما هو ساعتك على لايفك بو إن شاء الله قبل سير شتانا بولام تمرينه إن شاء الله بزانين ولا إذا كمان بس بيبقى بس أجر أزيد لبير كسيك هتاخد كمان بلا صوت هي يعني أزيد نبي برزان صوت هي إن شاء الله زور باش الحمد لله زۆر باشە دەستان خۆش بێ و هەرسا و سەلامەت بن. یەکێ لەو بابەتانەی کە زۆر گرنگ بوو ئەمڕۆ باسی کەم چەند جارێک هاوڕێیەکی بەڕێز تەکلیفی کرد و بەبیری هێنامە بەڵام ڕاستی مەجال نەبوو لە ڤیدیۆیش تایبەتە باسی بکەم. پێی خۆش و باسی ئەوە بکەین چۆن باسی ئەو بابەتانە بکەین کە دایک و باوک یان کەسێکی نزیک ڕەغبەتی خۆی بەسەر تەڵەبەیەکە زاڵەکات وای لێکات ڕەغبەتەکەی ئەو زیاتر بخوێنێت نەک ئەو ڕەغبەتی کە تەڵەبەکە خۆی هەیەی. طبعا ئەوە یەکێکە لەو کێشانەی کە زۆربەی تەڵەبەکانمان هەیەە بەداخەوە، یعنی وای لێ دێت لەبەرەوەی دایکی یان باوکی یان برایە گەورەی یا خوشکێکی گەورەی یا کەسێکی هاوڕێیەکی نزیکێتی کاریگەری ئەبێ لەسەری وای لێکات ئەو بەشێکی خۆی حەزی پێێتی بۆی نەچێ بچێتە بەشێک کە ئەسڵەن ڕۆژە لە ڕۆژان بیری لێ نەکردوێتەوە. جا بۆیە بەڕاستی زۆر زۆر گرینگە دایک و باوەک یان ئەو کەسانەی دەوروبەر هەوڵدەن ڕەغبەتی کەسەکە لەبەر چاو بگرن، زەختی لێ نەکەن، با بۆ خۆی مستەقبەلی خۆی دیاری بکات، چونکە بەڕاستی هەر تەڵەبەیەک چۆ هەر قسمێک ئەگەر بەدڵی خۆی نەبێ ڕەنگە نەتوانێت تایە سەرکەوتوو بێت. بۆ لیان گەڕێن ئەو کەسانەی کە ڕەغبەتی زۆریان لە بەشێکەیە با ئینشاءڵڵا کارێکی وا بکەن ئەو بەشە هەڵبژێنن کە خۆیان حەزیان پێێتی بۆی بتوانن لە مستەقبەلا لی سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. دەستان خۆش بێ ئەو بەڕێزانێکە لە نەنگ عەیبی نییە. کاک محەممەد باوێجە لە مامۆسەجیان ڕزبەندی بکە لە کۆنمرەی 70 بۆ 80 چۆن بیکەین. وەڵی طبعا لە نمرەی 70 بۆ 80 چۆن ئەیکەی ئەمە پرسیارێکی زۆر زۆر گرنگە بەڕاستی. طبعا تۆ دەبێت سەرەتا بێت ئەگە حەزت بە کولیە حەزت بە چکلێکیان ئەو بەشانەی کە حەزت پێێت عادەتەن ئەو بەشانەی کە عەلمین حەزیان بە طوبیەکانە، طوبیەکانی ناو شار وەکو پارێزگاکان با بڵێن بۆ نمونە تۆ لە هەولێریت سەرەتا بەشە پزیشکەکانی هەولێر، دوایی شەقڵاوە، دوایی کۆیە، سۆران ئەوانە بنووسیت. هەندێک بەشی دیکە هەیە بۆ نمونە لە بەشەکانی زمانی ئینگلیزیە یا پەروەردە بایۆلۆجیە، پەروەردە کیمیایە، ئەو بابەتانەی کە حەزت پێێتی. دوایەوە توانی ڕیزبەندی پارالێل بکەیت یان ئێوارانەکان بۆ نمونە هەتا شەقڵاوەش ئاسایی، بەڵام لە زیاتری بچی لە کۆیە لە قسم داخلی بمێنیتەوە بۆ نمونە پێش زانکۆڵاینی ئەوێ هەوڵدا پارالێلی هەولێر بنووسە یان ئێوارانی هەولێر بنووسە، پارالێلی شەقڵاوە بنووسە. ئەو مەصرف و هاتچۆی ئەیکەی هەمان ئەو مەصرف و ئەوەیە کە لە قسم داخلی لە کۆیە ئەمێنیتەوە، لە سۆران ئەمێنیتەوە، لە مێرگە سۆر ئەمێنیتەوە. لەبەرەوە ینی هەڵبژارنەکانتان بە بۆ شێوازە ئینشاءڵڵا. 96.6 سنووری سلێمانی بە پارالێل چی وەرەگرێت؟ وەڵاهی ئەگە دەرەجە بەرز نەبێتەوە وەکو ساڵی پار بمێنێتەوە لە نزیکی طوبعامایە ئەسنان ئەمەلی هەیە ئینشاءڵڵا، و احتیمالاً ئەم ساڵ کە پزیشکی هەڵەبجاکرێتەوە ئەلەوێش ئەمەلی وەرگرتنی هەیە ئینشاءڵڵا. ئێتر ئەوجا دەرمانسازیە و پارالێلی دەرمانسازیە و پیادێتە خۆرەوە بۆ بەشەکانی تر. ئەمسا ئەگەر قوتابیەک کۆنمرەکەی 59.42 بێ ئەتوان لە زانکۆی ئێواران بخوێنن چکە نمرەی بە کردیت زیادەکە بە کردیت نایخوا پێش کردیت. تازە و پرسیارم لە کەناڵی جوابدایەوە بە هیچ شێوەیەک
نابێت لە 60 کەمتر بێ پێش حسابکردنی کرێدیت. ئەو کاتە ئەتوانیت بە پارالێل و ئێواران لە زانکۆ بخوێنیت. ئەگەر کەمتر بوو ئەوە ناتوانانی هەرچەندە ئەگەر بە کرێدیتیش دەرەجەکەت بەرز ببێتەوە. 9.7 زانستی چی وەری دەگرێت؟ وەڵاهی 9.7 با بڵێن احتیمالی کەمی شیکاری نەخۆشیەکان بە پارالێل، بایۆلۆجی پزیشکی بە پارالێل، بایۆلۆجی گشتی، هەندەسەکانیش ئەندازیاری شارستانی ئەمەلێکی کەمی هەیە بە پارالێل. دوای دێتە خوارەوە با بڵێن بۆ تەکنیکی سیستمی زانیاری، بۆ بەشەکانی وەکو چارەسەری سروشتی و ئەوانە ئیتر پێ دێتە خوارەوە. ڤێتەرنەریە ئەنی ئەو قسمانە ئەمەلی هەیە. بەشی وەرگێڕان بەڵێ باشە، بەڵام ئەگەر بتوانین ئینگلیزیەکە بخەری باشترە، چکە ئینگلیزی 3 بەشە، زمانە، وەرگێڕانە لەگەڵ ئەدەبیات، بەڵام وەرگێڕان تایبەتە بە وەرگێڕان، بۆیە ئەگەر ئینگلیزیەکە بخەری باشترە، بەڵام وەرگێڕانیش هیچ مشکلەیەکی نییە. سواس مامڕێکان، دەستیەوەش خۆش بێ. بەڕاستی سواس دەکەم کە زۆر یارمەتی دەریت لە وەڵامدانەوەی پرسیارەکانە. ئەرکێکی زۆری سەرشان ئێمە بەڕاستی کەم کردوتەوە. دەست خۆش بە مامڕێکان. 96 لە سنووری سلێمانی وەڵامماندایە. بەستخوا کاکە ئەوە پرسیاری دووبارە بنێرن بۆی بتوانین وەڵامی هەموو پرسیارەکان بدەینەوە ئینشاءالله. 89.1 هەیە. قانونی سلێمانی وەرم ئەگرێت ئەگەر کردیت دەرەجەت دانە بەزێنێ ئینشاءالله. ئەگەر علمی بیت ئەفەن کوردی، عەرەبی، ئینگلیزی هەرجی دەرەجە لەسەرە، لەوانە چەندە دەرەجەت بەرزتر بێ باشترە. ئەگەر ئەدەبیش بیت، کوردی 5 دەرەجە، ئینگلیزی 5 دەرەجە، عەرەبی 10 دەرەجە، مێژوو 10 دەرەجە، هەرچەندە ئەو دەرسانە باش بێت ئەوە کریدەکەت بەرزتر بێتەوە، ئەمەلی وەرگێڕن ئینشاءالله زیاترە بێت. 94.5 ئەگەری کولی سەیدەرەی هەولێری هەیە بە پارالێل ئینشاءالله. ئەگەر دەرەجە زۆر بەرز نەبێتەوە ئینشاءالله ئەمەلی هەیە، چکە وەڕاستی خولی دووەم نازانین وردەکاریەکانی چۆنە بێت. بە دەرەجەی 90 کام کۆلێژی پزیشکی وەری دەگرێت؟ تازە بۆ ئەو بەڕێزەش لەسەرەوە باسمان کرد. ینی 90 لە بەشە پزیشکەکان چارەسەری سروشتی یان بە نزیکەیی لەوانەیە پارالێلی شیکاری نەخۆشی، تەندروستی گشتی، تەندروستی کۆمەڵ، ینی زیاتر ئەو بەشانە، خۆراکزانی و پارێزی، دەرمانسازی، مەعهد، ئای زیاتر ئەو قسمانە لێوەی نزیکە بۆ وەرگرتن. یان با بڵێن زانستی تاقیگەی پزیشکیمان هەیە، یان هەندێک شوێن بایۆلۆژی گشتیمان هەیە، ئەو قسمانە زیاتر لێوەی نزیکە. کامە پرسیار بەزوو گوتمان تکایە پرسیاری دووبارە زۆر نەبێ، بەشکم متوانین وەڵامی هەموو پرسیارەکان بدەینەوە. معدەلم 88 و لە دهۆکم. هیچ بەشێکی ئەندازیاری وەرم ئەگرێت کە داهاتوویەکی باشی هەبێ؟ وەڵاهی ئەکید لە دهۆک بەشی زۆرمان هەیە. شارستانی کەمێک ئەمەلی کەما بەو دەرەجەیە، ئەگەرنا هەموو شارستانەکانی کە نەوت و با بڵێن میکانیک و وزە و یان کارەبا و ئەوانە، کارەبا و کۆمپیوتەر تۆزە زەحمەتە ئەو دەرەجەیە وەربگرێت، چونکە دەرەجەکە تۆزێک بەرزە. بەڵام بۆی زیاتریش دڵنیابینەوە با سەیرێکی دەرەجەکان بکەین بزانین چۆنە بێت. بەڵێ لە دهۆک بەو دەرەجەیە میکانیک بۆ گوتمان هیچ مشکلەی نابێت. لە زاخۆ هەر میکانیک بە هەمان شێوە لە دهۆک ئەفۆنە ڕێگەوبان، کارەبا و کۆمپیوتەر لە زانکۆی دهۆک 88.2 وەرگرتووە، ئەمەلێکی هەیە ئینشاءالله. لە شارستانی تۆزە ئەمەلی کەمەوە گوتمان، بەعام ئەمەلی کەم، بەڵام زیاتر لە پۆلیتەکنیکی دهۆک لە وزە
لە پۆلیتەکنیکی دهۆک ئەندازیاری کیمیاویمان هەیە یعنی ئەوانە هەمووی با بڵێن قسمن لە ئەندازیاری ئەتوانی سوودیان لێ ببینیت. پارناوم لە دەربەندی خان هاتوو نەچووم ئەم ساڵ لە کەلار ئەو بەشەی ئەمەوێت دەرەجەی نزل بێ ئەتوانم یەکسەردای بەزێنم دابەزاندن دەبووە ئێستا بیکیت یعنی ئەگەر نەچوویتە هەر خۆت نەکردوتە تەڵەبە وەلەوکان ینی سیوچی مانگ ئەوەکە داخێت خۆت بکە تەڵەبە لەوانەیە بە تەڵەبەی مەرحەلەیەکی ئەم ساڵ حسابت بکەن لەگە مەرحەلەیەکانی دیکەیە بتوانیت دابەزاندن بکەیت ئەگەر نا وا باشە جارێ دیکە زانکۆڵاین پڕ بکەیتەوە بەڵام بۆ دەبێت بە پارالێل و ئێوارە 96.6 لە سنووری سلێمانی بە پارالێل چی وەری دەگرێت وەڵامی ئەو پرسیارەماندایەوە ئەگەر هەڵە نەبم لە سەرەتاوە ئەم بەڵێ لایڤەکە ئەمێنێتەوە بەڵێ بێگومان ئەمێنێتەوە دوای ئەتوانن تەماشای بکەنەوە لە هەر شوێنەکە کە ویستە داهاتووی بەشی وەرگێڕانمان وەڵامدایەوە پەرستاری مەعهەدی هەولێر ئەم ساڵ چەند وەرەگرێت ساڵی پاری مەعهەد تقریبا دەوروبەری بە نزیکەیی 82-83 وەرگرتووە تەوەقعەکەم ئەگەر خولی دووەم دەرەجە زۆر بەرز نەبێتەوە تەوەقعەکەین لە 83 تا 85 لەو دەورانە 82 تا 85 لەو دەورانە ئینشاڵڵا وەری بگرێت. کارگەڕی تەندروستی لە شێخان هەمانە تاکە بەشە لەوێنانە معدەری تقریبا هەفتای ئەوێ سوودەکەی چییە تۆ چ بەشێکی کارگەڕی تەواوکەی چ ئەو بەشە تەواوکەی هیچ فەرقێکی نییە ڕەتی بە پزیشکیەوە نیە ئەوە نیە بڵێ تۆ وەکو ماوەڵ تو بێخوانێ شکی نا لە بەشی ئیدارەی خەستەخانەکان ئیشەکەی هەر ئەوەندان نیە زیاتر لە مەخازن و ئەو بابەتانە توانی ئیسفادەیان لێ بکەی چی وەری دەگرێت 90.57 یان 90ەکان بەعام وەکووتمان توانین بڵێن لە علوم بایۆلۆجیەوە پێیا دێتە خوارەوە ترەوە ڤێتەرنەری ئەوە چارەسەری سروشتیە ئەگەر دەرەجە دابەزێ احتیمالی پارالێلی شیکاری یان زانستی تاقیدی پزیشکی و ئەوانەی هەیە وە پێیا دێتە خوارەوە لە هەندەسیەکانیش شارستانی و تەلارسازی پرۆگرامسازی لێ دەکە ئەوانەی کە تقریبا هەموو دەتوانێت پڕ بکاتەوە 94.8 چەند چی وەرەگرێت ئەویش تقریبا توانین بڵێن لە دەرمانسازی و پارالێلی دەرمانسازی و بۆ خوارەوە ئەتوانین ئیسفادەی لێ بکەین 97 بۆ پزیشکی گشتی لە سنووری هەولێرە ئەمەلێک هەیە ئینشاڵڵا بەس لە سلێمانی تا ڕادەیەکە توان بڵێم ئەمەلەکەی کەمترە لەبەرەوەی ئەگەر دەرەجە بەرز ببێتەوە هەرخۆی 97.34 وەرگرتەوە ساڵی پار ینی کەواتە ئەمەلەکە لەوێ کەمترە بەڵام لە گەرمیان و لە هەڵەبجە ئەگەر لە سنووری سلێمانیابی ئەگەرنا لە کۆیە و دەزاخۆ ئەوانە ئەمەلی هەیە گەر هەر کەسۆ بەپی شوێنی خۆی تەرکردنی کوردی و عەرەبی بۆ کۆلێژی شیکاری شەقڵاوە ئەبێ نەخێر نابێ بۆ شەقڵاوە لەبەری شەقڵاوە کاتێک کە داخڵەبی وەکو مەعهەد داخڵەبی کە 2 ساڵەکە تەواو چیتە 2 ساڵی داهاتوو ئەمجا بە کۆلێژ حسابەکەیە لە مەعهەدی پەرستاری ئاگری ئەتوانی بخوێنی بەڵام بە پارالێل و ئێواران بە زانکۆڵاین ناتوانیت مەعهەد بەو دەرەجەیە ئایتی ئەگەر زانستی بیت کارژێڕی کارژمێریاری ئەوانە هەمووی ئەمەلی هەیە لەبەرەوەی بە پارالێل هەتا بۆ مەعهەدیش چکە لە 60 کەمترە بە پارالێل و ئێواران ئەتوانی وەربگیری بۆ ئەو دەرەجەیە لەو بەشانە ئەتوانی سوودی لێ وەربگریت بەشی کارژێڕی تەندروستیمان جوابدایەوە معدەلی 89.1 قانون سلێمانی وەرەگرێت وەڵاممان داوتمان ئینشاءڵڵا بەڕێزم وەڵاممان داوتمان لە دەرمانسازی و پارالێلی دەرمانسازی بۆ خوارەوە ئینشاءڵڵا لە دهۆک 88 دەبێت پارالێل ڤێتەرنەری بە پشتیوانی خۆی گەورەی ئینشاءڵڵا وەرتەگرێت چونکە ئەگەر هەڵە نەبن دەوروبەری 82 ئەوانەی وەرگرتووە بەڵام با دڵنیاش ببینەوە لە دەرەجەکە بەشی ڤێتەرنەری
ڤێرتەرنەری دهۆک 79.1 نەیوەرگرتووە بۆی ئەمەلی زۆری هەیە ئینشاڵڵا بۆ نمرەیە وەربژیرێت. تەرەکردنی کوردی و عەرەبیتمان بۆ شەقڵاوە نابێت. مەعهەد وەرم دەگرێت بە کۆنمرەی 62 ئایتی ئینشاءڵڵا لە هەندێک شوێن هەیە وەرێگرێت. ئەتوانیت سەیری ڤیدیۆکانمان بکەیت کە بۆ ئایتی دامان ناوە مەعهەد بزانە بەپێی شوێنەکەی خۆت ئینشاءڵڵا سوودی لێ بینیت. 82.5 پەرستاری ئەمەرێکی هەیە ئەگەر بێت و دەرەجە و کەمێک دابەزێ با بزانین خولی دووەم چۆنە بێ ئینشاءڵڵا بەتەمەیخوا ئینشاءڵڵا دەرەجەدا هەبەزێ و ئەتوانی وەربژیرێت. دەرەجەی ئەم ساڵ لە پار زیاتر دەبێ وەڵڵاهی بەرزترە بێ یان نەزمترەوە خولی دووەمێک لایەکاتەوە با بزانین ئەم ماوەیەتی ڕوەدات ئەوە زۆرمان نەماوە با بزانین امتحانات تەواو بووە ئینشاءڵڵا کە نەتیجەکان دەرچوو ئەو کاتە بەرچاوڕوو نەبێت بزانین لە چ ئاستێکا ئەبێ ئینشاءڵڵا. شەستێکی بەشێکی باش وەرمەگرێت ئایتی باشترین بەشە سیستمی زانیاری کارژێڕی ئەگەر لە هەولێر و لە ئاکرێ و ئەوانەبی لە شەقڵاوە و کارژێڕی کار و ژمێریاری ئەوانە بەشی باشن لە مەعهەدا ئەتوانیت هەروەها ئەگەر لە هەولێرابی تەکنیکی ئۆتۆمبیل بەشێکی زۆر زۆر باشە ئەگەر بتوانی تەقدیمی بکەیت. داوەتەوە 87 بەشێک باشە لە ئایتی کولی علوم زۆر زۆر باشە چارەسەری سروشتی و ڤێرتەرنەری ئەگەر وەری بگرێت و بینە خواردرەوە بۆ علوم کۆمپیوتەرە هەندەسەکان هەندێ بەشمانەیە وەکو کارەبا و میکانیکەوانەی سادەی یەکەی ئەو پارالێلی سیستمی زانیاری کارژێڕی ئەگەر کۆلێژی تەکنیکی ئەندازیاری وەربگرێ زۆر زۆر باشە. مەعهەدەکانیش ئەگەر لە هەولێری دەرمانسازی و پەرستاری و سەرکردن و شیکاریەوانە خەراب نیە. کۆمپیوتەر چەند وەری دەگرێت ئەگەر مەبەستت لە علومە لە دەوروبەری 84-85 ئەوانەیە ئایتیش هەر لەو دەورانەیە ئەگەر مەبەستیشت لە ئەندازیاریە لە نەوەتەکان بەسەرەوەیە. وتمان تەرەکردنی کوردی و عەرەبی بۆ شەقڵاوە نابێت چونکە مەعهەدە ئەو 59 وەڵامماندایەوە وتمان ئایتی ژمێریاری سیستمی زانیاری کارژێڕی ئەوانە ئیسفادەی لێکەی 95.6 بە پارالێل لەکوێ وەرەگرێت ئەحتیمالی ئەسنانی هەیە بە پارالێل و پێیا وەرە خوارەوە ئەسنانە دەرمانسازیە بۆ ئەوانە ئەمەلی هەیە ئینشاءڵڵا. ئەگەر کەسێک 2 ساڵە بێ و دەرچوو بێت لە وزاری دەتوانێت بکاتە ساڵی سێمی نا من ئەوە لێ بزانم کە ئەگەر دەرنەچیت لە تەحسیل معتەلا توانیت ئێوارانیان دەرەچی بەڵام کە دەرچووی ئەوە دەبێت بەدوای ئیشەکانان بڕۆیت و زانکۆڵایی پڕ بکەیتەوە ئەوەنەی معلوماتم هەبێت. بەشی یاسا زانکۆ سلێمان دەرەجەی 87-86 وەڵڵاهی جا ئەکرێتە سەر ئەوەی ئایا کریدیتەکەت چۆنە بێت وەکو پێشتر باسمان کرد ئەگەر لە زانستی بیت عەرەبی کوردی ئینگلیزی ئەگەر لە با بڵێن ئەدەبیش بی ئەوە مێژوش زیادە بێت سەری ساڵی پار 86.6 وەرگرتووە ئەگەر بە کریدیت دەرەجەکە بەرزی کاتەوە یان وەکو خۆی بیهێڵێتەوە ئینشاءڵڵا ئەمەلێکەیە بۆ وەرگرتن. باشە 96.4 ئەگەری ئەسنان یان سەیدەلە هەیە لە سلێمانی وەڵڵاهی بۆ پارالێلی ئەسنان و بۆ سەیدەلە ئەگەری هەیە سەیدەلە بە زانکۆڵاین ئەسنانیش بە پارالێل و احتیمالیشی هەیە هەر بە بەڵێن بە ئەسنان بە زانکۆڵاینش بەڵام ترسمان هەیە دەرەجەکان بەرزەوە بێت چونکە ئەگەرمە سەیری دەرەجەکانی ساڵی پار بکەین پزیشکی ددان لە سلێمانی 96.333 وەرگرتووە دەرمانسازیش 95.6 وەرگرتووە
باشە يعني ئەمەل هەیە ئینشاءالله بەبێ پارالێل لە ئەسنانیش بێتەوە بۆ مەرجێ ئەگە دەرەجە بەرز نەبێتەوە. هێشتا حەوت ئەمەری سێگرەی هەیە پەیمانگاکەی ئەگەر لە هەولێر بڵێ ئەگەر لە سلێمانی بیت بە پارالێل ئەگەری هەیە. کەی زانکۆڵاین کارا ئەبێت تەوەقعەکەین لە ماوەی 2 هەفتەی داهاتووە ئینشاءالله. بۆ ئەو دوو پرسیارەکە بە دوایەکەوە هەمان پرسیاریان کردووە زانکۆڵاین تەوەقعەکەین لە 2 هەفتەی داهاتووە لە دەوروبەری 10 هەتا 15 ئینشاءالله ئاکتیڤ بوێت. توبعامی هەولێر و کۆیە چەند ئەبێت؟ ئەگەر سەیری ساڵی پار بکەین و حسابی ئەوان بکەین توبعام لە هەولێر 96.8 بوو لە کۆیە 96 بوو. ئەم ساڵەکە تۆ احتیمالی دەرەجەیەک تا دەرەجە نوێ بۆ 2 دەرەجە بەرزبوونەوە ئەمەلی یعنی ئەگەری هەیە و ئینشاءالله هیوادارین خولی دوم بەو شێوازە نەبێت کە دەرەجە بەرز بکاتەوە و وەکو خۆی بمێنێتەوە. ناوزۆر لە هەولێر پزیشکی وەردەگیرێت ئینشاءالله بە پشتیوانی خۆی. باشترین مەعهەد بۆ مەعادلی شەست کامەیە؟ سیستمی زانیاری کارژێڕی تەکنیکی وەرگێڕان IT کارژێڕی کار ئەوانە زۆر بەشی باشن. 95.2 ئەگەری هەیە بە پارالێل ئینشاءالله ئەگەرێ بێت چونکە دەرەجەکەی خۆی ئەسنان با بڵێن تقریبا لە هەولێر 95.33 بووە ئەمیش ئەگەر 95.2 بێت ئەگەری هەیە بە نزیکەی ئەوە مەبەست زانکۆڵاینەکەیەتی ئەوەندانە بووە تقریبا پارالێلەکەی لە دەوروبەری 95 بووە بۆیە ئەمەلەکەی ئینشاءالله وەربژێت. مەعهەد پەرستاری لە مەرگەسوور چەندی لێیە؟ تقریبا 7 دەوروبەری 7 پەرستاری بە زانکۆڵای. ئەسنان هەولێر 95.2 وەڵامماندایەوە ئەوەیان پەرستاری ئاکرێ 78 وەرم ئەگرێ مەعهەدی پەرستاری ئاکرێ بابزانین چەندی وەرگرتووە ساڵی پار پەرستاری لە ئاکرێ 77.6 وەرگرتووە ئەمەلەکەی ئینشاءالله ئەگە دەرەجە بۆ خۆی بمێنێتەوە و زیاتر بەرز نەبێتەوە. بەڕای تۆ تا ئێستا کیمیا و ئینگلیزی زۆر زەحمەت بووە و فیزیەش مانەوە و ڕێژەی دەرچوونیش لە خولی یەکەم 14.2 بە زۆر بەشیش لە دهۆک دەکرێتەوە. بەڕای تۆ ئەگەری هەیە نەبێت دابەزێت بۆ دهۆک لە زۆر شوێن بەشی تازەکراوەتەوە گرنگ ئەوەیە دەرەجە تا چەند دابەزێت ڕاستە چەند بەشێکێتەوە ڕەنگە چەند بەشێکیش دابخرێنش حساب بکە لەبەرەوە کردنەوەی بەشەکان ئەکید تەسیراتی خۆی هەیە بەڵام تا بە دەرەجە بەرزتر ببێتەوە ئەو ئەگەرە کەمترە بێتەوە ئەگە دەرەجە دابەزێت ئەو قسمە زۆرانە بکرێتەوە حتما ئەگەری دابەزی نەبێ ئینشاءالله. مەعهەدی سەیدەلیە لە سلێمانی تقریبا 89 بۆ 90 ئەوێ لە هەولێر 85 بۆ 86 ئەوێ لە دهۆکیش تقریبا 84 بۆ 85 ئەوێت. 95 نزیکە لە سەیدەلیە ئینشاءالله نزیکە لێەوە بە پشتیوانی خوا. بەشی یاسەرزانکۆی سلێمانی دەرەجەکەی ئەم ساڵ لە دەوری چەندێکە ئەبێ بەڕای جەنابەت تقریبا لە 85 بۆ 89 لەو دەورانە ئەبێت تەوەقعەکەم. پەیمانگای ئایەتی بچم دوای تەواوکردنی بتوانم بچمەوە بۆ کۆلێژ بە پارالێل؟ بەڵێ ئەگەر لە ئەوایلەکان بێت ئەوە ببێ پارالێل لەچێتەوە معدەلی سەری 80 بێت ئەگەر ئەوەش نەبێ ئەتوانیت با بڵێن بە سیستمی پۆلیتەکنیک معدەلە لە 70 کەمتر نەبێ ئێستا بنافەسەوە بۆ ئەوەی خوێندنی خۆت بکەی ئینشاءالله. ئەومان جواب داوە کە 95.2 ئەگەری پارالێلی ئەسنانی هەیە بەڵام بەکەمی. 95.2 تەلارسازی لە هەولێر وەردەگیرێم لە سنووری هەولێرم ئەگە خۆ لە سنووری هەولێر بیتۆ با بڵێن ئەوە بێت هەرچەندە تەلارسازی دەرەجەی زۆر بەرزە لە هەولێر 93.8 بووە پارالێلەکەی بەرزتر بووە 94.3 بووە ئەمە کێشەمان لەگە تەلارسازی ئەوەیە ساڵی پار
چۆنەڵیت پارالێلەکەی بەرزتر بۆ نازانم هۆکارەکەی چی بۆ بەڕاستی بەڵام انشاءالله ئەمەلێک هەیە بە پشتیوانی خۆی گەورە نۆت 5.2 بۆ تەلارسازی ئینشاءالله بۆ وەرەوەم زای 92.5 بێت انشاءالله ئەمەلی هەیە بە پشتیوانی خۆی گەورە هەفتاش پەرستاری ئاکرێ و وڵاتماندایەتمان انشاءالله ئەمەلێکەیە وەربگریتەوە واللهی دڵنیا نیم سبەی پێمەکرێتەوە یان بەڵام محاوەلاکەین چونکە نازانین بەپێی ئیش و کار و کاتمان دەبێت لایف بکەینەوە بەڵام هەوڵ دەدەین لەم ماوانە با بڵێن لایفمان زۆر بێت هەتا کۆگاتە کاتی کردنەوەی زانی کۆڵین و ئەوانە وزائد ئێستا ئینشاءالله خەریکین ئەگەر کاتمان بەدەستەوە بێت ڕیزبەندەکانمان حاضر کردووە لە 90 بۆ 100 چۆنە لە 85 بۆ 90 80 بۆ 85 75 بۆ 80 70 بۆ 75 انشاءالله هەوڵ دەدەین پیا بۆینە خوارەوە تا گەینە کۆتایی هەموو بابەتەکان ئەو بە شێوازێکی گشتی سەرەتا دوایش هەوڵ دەدەین ئەگەر مەجال بێنە کاتمان بمێنە پێمان بکرێ بۆ هەر محافەزەیەک بەپێی دەرەجە با بڵێن ڕیزبەندەکانی ساڵی پاس چۆن بووە بەشەکاندا بنین بە نزیکەی ئینشاءالله بۆ هەوڵدەین ڕیزبەندێک ڕێک بخەین بە پشتیوانی خوا هەفتە پەیمانگی پەرساری بە ئێواران لە ئاکرێ وەرم دەگرێ پەیمانگە پەرستاری لە ئاکرێ 69.714 وەرگرتەوە ساڵی پار ئینشاءالله ئەمەلێکەیە بۆ وەرگرتن خۆی زۆر گرینگە خولی دووەم دەرەجە بەرز نەبێتەوە بەڕاستی چونکە تا دەرەجە بەرز ببێتەوە بەڕاستی وەزعەکەمان خراپترە بێ هەفتاویەک سەرگەری سلێمانی وەردەگرێت وەڵاماندای وەسمان ئینشاءالله ئەگەرێکی هەیە دەرمانسازی سلێمانی 95.6 وەرگرتووە 95.5 ئینشاءالله ئەگەری هەیە بەو مەرجەی جارێک کاڵێمە خولی دووەم دەرەجە بەرز نەکاتەوە کەمێک بە وردی باسی تەریکردنی کوردی و عەرەبی بکە تەریکردنی کوردی و عەرەبی بە ساڵی داهاتوو ماوە لەگەڵ ئەم ساڵە ئیتر نامێنێت ئەوە پێش هەموو شتێک معدلت لە سەرووی با بڵێن 85 بێ بۆ طبعام سەیدەلا لەگە ئەسنان ئەتوانی تەرچیکەی پێش تەریکردنی هەنتۆ دەبێ 85 دەبێ بە هەر حەوت دەرسەکە معدلت لە 80 بەسەرەوە بێ بە هەر حەوت دەرسەکە بۆ بەشە ئەندازیاریەکان بۆ 65 بەسەرەوە بێت بۆ کۆلێژە زانست کۆلێژەکانی زانست و زانستە تەندروستەکان وەکو پەرستاریمان هەیە شیکاریمان هەیە زانستی تاقیگەری پزیشکیمان هەیە با بڵێن مایکرۆبایۆلۆژیە کیمیاکلینیکی ژیانیە کولیەکانی علوم کۆمپیوتەر و کیمیا و ئەحیایە با بڵێن بایۆلۆجی ئەوانە معدل لەسەر 65 بێ ڤێتەرنەریە ئەتوانی بۆیان تەرک بکەیت هەفتادوو پەیمانگەیەکی پزیشکی وەرم دەگرێت لە هەولێر لە خودی هەولێرە تۆزێک زەحمەتە پەیمانگاکان وەرە بگرن لەبەرەوەی تەنها دەرمانسازی پەرستاری و شیکاریمان هەیە بە ئێواران ئەگەر شیکارێکەش حساب بکەین لە هەولێرە کەمترین دەرەجە هەفتاویەک تقریبا لە هەولێر لەوانەیە شیکاری ئێوارن لە شەقڵاوە لە کۆیە لەوانە ئەمەلت هەیە بۆ وەرگرتن بەڵام لە هەولێرە تەنها لە شیکاری ئێوارانەکەی ئەمەلێکی کەمت هەیە بۆ وەرگرتن چونکە ترسمانەیە دەرەجە بەرز بێتەوە واللهی ئەخەو دەنگۆی لەسەر چ ئەساسێکا لە دەرەجە بەرز نابێت ئەبێ بەڵگەیەکە بێ ئەبێ حساباتێکە بێ ئەبێ ڕێژەی دەرچوونێکمان هەبێ یعنی لەسەر چ ئاساسی ئەڵێن دەرەجە بەرز نابێتەوە ئینشاءالله ئینشاءالله بەرز نابێتەوە بەڵام لەسەر چ ئەساسێک گرنگ ئەوەیە بزانین چۆنە بێت دەرەجەکەی بەکری دەکاتە 60 باشە خەینامە بەست ینی چۆن ئەتەوێت چی بپرسیت ئەگەر ئەزێت نەوە پرسیارەکە دووبارە بکەیتە چونکە معدلت بەکردی دەبێتە 60 ئایا ئەتەوێت بزانیت چی بێت ینی پرسیارەکە تۆزێ بەڕووتر بکەیت سوپاس دەکەم
هەفتەیەک پەیمانگەی پەرستاری بە ئێواران داکرێ ئەگەرەکەی کەمە وەکوتمان هەفتەیەک شتێکی وەرگرتووە احتیمالی هەیە بەڵام احتیمالێکی کەم مامۆستا چۆ پرسیارەکانمان لێ تێکەڵاو وەڵامی کەس نەپەڕێنی کە پرسیاری دووبارە دەیان هەندێک شت ڕۆدات شتەکانمان لێ تێکەڵاوە بێت ئەوەنجار داوەتەوە وابزانم ئەمانە هەندێکیمان ئەوە ماوەڵام داوت پێمان پزیشکی وەرم دەگرێت لە هەولێر ئەوەشمان وەڵام داوەتەوە شەڵگەیشینەوە ئەو شوێنەی کە خۆمانەمانێت 95.2 ئەگەری هەیە بە پارالێل وتمان بەڵێ ئینشاڵڵا ئەگەرێکی کەمی هەیە ناتۆش پۆینتێز کەرکووکم چی وەرمەگرێ وەڵاهی بەڕێزم کەرکووک دەرەجەی زۆر دیار نییە ناتوانین سە لەوانەیە پەرستاری لەوانەیە سەیدەلە لەوانەیە ئەسنان یعنی 92 پۆینتێز ماشەڵڵا زۆر بەرزە بەڵام تر چەند کورسی هەیە و چەند کەس تەقدیمەکە ئەوانە چونکە جیاوازە لە منافەسەکردنی دیکە کورسی تایبەتیان هەیە چەند کەس تەقدیمەکات چەند کەس لە تۆ دەرەجێ بەرزترە تەقدیمەکات چۆنە بێت ئەو وردەکاریانە چین تەسیراتی ئەبێت ئینشاڵڵا توقعکەم لە پارالی توعام و بەخوارەوە ئەمەلت هەبێ ئینشاءڵڵا ئەوە وەڵاممانداوەتەوە کاکڕەوەند وەڵامماندایە وتمان لە شەقڵاوە ناتوانانی کوردی و عەربی ترکی بۆ بەشی شیکاری دەتوانانی بۆ علوم کۆمپیوتەر ئایتی کوردی و عەربی ترکی معادل لەسەری 65 بەڵێ ئەتوانیت پەیمانگەی پەرستاری بە ئێواران داکرێ وەڵاممانداوەتەوە پەیمانگەی سەیدەلێ چەندی پێویستە وتمان لە سلێمانی تقریبا 90 لە هەولێر 85 بۆ 86 لە دۆپیش تقریبا 85 ئەوێت مامۆستا 97.33 لە توبعان کەلاریان هەڵەبجە ئەگەری هەیە ئینشاءڵڵا ئەگەری ئەبێت بە پشتیوانی خۆی گەورە لە دوای خۆی دوو لایو دەکەیەوە مامۆستا دەزانی تۆنەمرە بەرز دەبێتەوە ئینشاءڵڵا لایو شەکەینەوە و هەوڵەدەین زانیاریشمان هەبێت لە بارانەوە بزان دەرەجەکان لە چ ئاستێک ئەبێت ئەسمان وەرم ئەگرێ 95.4 ئەگەر دەرەجە ساڵی پار بمێنێتەوە ئینشاءڵڵا لە هەولێر ئەگەری هەیە 95.4 بۆ ئەسنان لە هەولێر ئەگەرێکی کەمی هەیە بەڵام ئەگەر خەڵکی دووهەبووی ئەگەرەکەی بەرزترە بۆ سلێمانیش ئەگەری کەمترە بێتەوە بۆ شەقڵاوتمان تەرک ناکرێ ئەوەی پەیمانگەی ئەکرێمان وەڵام داوەتەوە پەرستاری زانکۆرم دەگرێت لە سنووری دۆک بەڵێ لە شێخان ئەمەلی هەیە وەربژێت سەرکردن پارالێلی هەولێر چەندی ئەیە پارالێلی هەولێر سەرکردن پەیمانگەکەی تقریبا 76 ئەگەر هەڵە نەبم ساڵی پار 77.4 وەرگرتووە پارالێلەکەی تەوەقعەکەم هەر لە دەوروبەرانە بێت شتێک بەرزتر یا دابڕزێت یعنی بەپێی خولی دووەم یەکلایە بێتەوە تەرکردنی دوو بابەتەکە چۆنە مەبەست کوردی و عەرەبی ئەگەر کوردی و عەرەبیە و کوتمان معادل لە 85 بەسەرەوە بێت لە توبعام و سەیدلە و ئەسنان لە 80 بەسەرەوە بۆ هەندەسیەکان و 65 بەسەرەوە بۆ علوم و زانستە تەندروستیەکان و دەنگۆیەکیش هەیە منەو ڕۆژنەگە جەماعەتی پۆلیتەکنیکە قسەم کرد پێشنیار کراوە کە ئەو هەشتایی لە بۆ هەندەسە دانراوە دابەزێنرێت بۆ 75 بۆ ئەوەی تەڵەبە بتوانێت زیاتر ئیسفادەی بکە ئینشاءڵڵا پەرستاری لە ئاکرێەوە گوتمان پێش ئێستا باسمان کرد تقریبا 78 بوو ئەگەر هەڵە نەبم
باسمان کرد کە هاتبووە پەرستاری ئاکرێ 1960 وەرگرتووە 1970 بۆ 80 بۆ ئەمساڵ ئەگەری هەیە کاکەویست وەڵامماندا وتمان ئومێدەکەین ئینشاءالله لە پاراڵی توبعام و بەخوارەوە ئەمەلی وەرگرتنە دەبێ ئینشاءالله تکا سەرکەر چەندێک وەرئەگرێت سەرکەر چەندێک وەردەگرێت بۆ سلێمانی سەرکردن لە سلێمانی تقریبا 83 وەرەگرێت ئەوە پەیمانگاکەی کۆلێژەکەشی دەستبەری 95 ئەو ساڵ دەرەجەدا دەبەسێت با بزانین خولی دووەم چۆنە بێ ئەو کاتێ ئینشاءالله قسەی لەسەرەکەی ئەوانەمان هەمووی جواب داوەتەوە باوەش وەڵاممان داوتمان 77 تقریبا 78 مامۆستا 83 پۆی شەشدەم وەرگرتن لە زانکۆی دەوە گیانزاخۆ ئەخر بۆ چ بەشێک بەرەوەڵا 83 زۆرترین قسم وەرتەگرێت ئینشاءالله لەو شوێنە ئەو پەرستاریی ئاکرێ وەک ئەوەی سلێمانی وایە یانی گشتیە بەڵێ ئەوەی لە ئاکرێ ئەکرێتەوە ئینشاءالله پەرستاری گشتیە سیستمی کریدت مەبەستە کریدت 3 دەرەجیان 4 دەرسی پەیوەندیدار 30 دەرەجەی لەسەرە 170 لە پۆلی 12 وەرەگرن دەرەجەکە جارانی ئەو پۆینت حوتەکرێت پۆلی 12 نسبەیەک دەرەچێت دوایی بەپێی دەرسە هاوپەیوەندیدارەکان بۆ نمونە لە قانون علمیەکەی کوردی 10 دەرەجە واتە کوردی چەندە تێناوێت جارانی ئەو پۆینتێکەکەی عەرەبی چەندە تێناوێت جارانی ئەو پۆینتێک و ئینگلیزیش چەندە تێناوێت جاران ئەو پۆینتێکەکەی هەمویان کۆکیتەوە لەگەڵ نەتیجەی ئەو پۆینت حوتەکە ئەو کاتە دەرەجە نوێیەکە بۆ دەرەچێت باشە ئەوە کریدتە ئەوانە هەمووی دووبارەیە پەرستاری زانکۆ لە سنووری دووە گۆرەمەگرێت ئینشاءالله وەکوتمان بە پشتیوانی خوای گەورە لە شێخان لە ئاکرێش ئەمساڵەکرێتەوە بەشم ئینشاءالله تەسیراتی هەبێ و دەرەجەدار بەجێنێت ئەسما وەرم ئەگرێت کە وەڵام ئەوە شەشەم جارە وەڵامە دەمەوە بۆ ئەو پرسیارە ئەڵێم ئەگەر دەرەجە وەکو خۆت بمێنێتەوە ئینشاءالله ئەمەلی هەیە لە هەولێر بەڵام لە سلێمانی ئەمەلی کەمترە و لە دهۆکش ئەمەلی باشە 69 بە پارالێل کام پەیمانگای فیزیکی لە سلێمانی وەری دەگرێت وەڵاهی لە سلێمانیە دەرەجەکان تۆزێ بەرزن بەڕاستی بەداخەوە دایمە ساڵانە لە دەربەنی خان هەفتای ڕێکی وەرگرتووە پەرستاری ئەمەلەکەی تۆزێک کەمە دەربەنی خان کەمترین شوێنە لەوێ باڵێ وەرە شیکاریش هەڵەبجە ئەمەلی هەیە شکاری هەڵەبجە بە ئێواران و تەنها لەوێنانە شکاریمان هەیە بەشەکانی دیکەش وەکو پەرستاری مناڵان و پەرستاری مناڵان ئێوارانی نییە لەوە بەداخەوە بەڵام تەندروستی گشتی ئەمەلێکی کەمی هەیە وەربگیرێت لە سلێمانیا بەڵێ پەرستارێکی ئاکرێ هەر پەرستاری گشتیە وتمان بڵێ توبعام لە هەڵەبجاکرێتەوە بەپێی ئەوەی کە داوای مامۆستا و اختصاسەکانیان کردووە ئینشاءالله ئەکرێتەوە بە پشتیوانی خوای گەورە ئەگەری هەیە دەرەجە بەرز بێتەوە چونکە مەنهەج کەم کراوەتەوە و ئەم ساڵیش ئەوها گران نەبوو وەڵاهی گرنگەوەی خولی دووەم بەپێی خولی یەکەم بێ دەرەجە تقریبا وەکو خۆی بمێنێتەوە بەڵام خولی دووەم با بزانین چۆنە بێت زانکۆی بایۆلۆژی دێمە وەرگرتن 83 زانکۆی دهۆ گیانزاخۆ
ئەوها پرسیارەکە ئەگەر ڕوون بێت دەتوانین وەڵامێکی دەقیقتان بدەینەوە بەڵام زۆر جار کە پرسیارەکەن شارەکەتان دیاری ناکەن یان ئەو شەی ئەتانوێت دیاری ناکەن. بەڕێزم لە دهۆک 84.2 وەرگرتووە ئەو لە زاخۆ 81.867 بۆیە ئەمەلی زاخۆت زیاترە وەک لە دهۆک. باشە بەڕێزم دەرەجەدا دەبێن چۆن حسابیکەن بۆ قانونی سلێمانی. بەڕێزم قانونی سلێمانی ئەگەر ئەدەبیت دەرەجەی کوردی جارانی 0.05 بکە و دەرەجەی ئینگلیزی جارانی 0.05 بکە دەرەجەی عەرەبی جارانی 0.1 و دەرەجەی مێژوو جارانی 0.1 ئەمانە هەمووی نەتیجەکانیان کۆبکەرەوە لەسەر سی ژمارەیەکت بۆ دەرەچێت 89.1 کە توش جارانی 0.7ەکەی ئەمجا 0.7ەکە ئەوەی لەسەر هەفتایە ئەوەی لەسەر سی کۆیانەکەیتەوە دەرەجەکەت بە کردیت دەرەچێت. ئەگەر زانستیت کوردی جارانی 0.1 عەرەبی جارانی 0.1 بە ئینگلیزیش جاران 0.1ەکەی 89.1 جارانی 0.7ەکەی ئەنجامی هەمیان کۆکەینەوە کریدیتەکەمان بۆ دەرەچێت. ئەگەر هەیە لە ئەسنان بەڕێزم ئەگەر لە هەولێربی بەڵێ ئەگەر هەیە لە دهۆکبی ئەگەر هەیە بەڵام لە سلێمانی ئەگەری کەمە بە تایبەتی بۆ ئاخرێت چونکە 4 بەشی نوێش کامەدەوە وەڵای ئەکید تەئسیراتی خۆی هەیە بەڵام ئەگەر خولی دۆم دەرەجەی زۆر بەرز کردەوە لەوانەیە دەرەجەوەکو خۆی بمێنێتەوە لەوانەیە داب بەزێت لەوانەیە دەرز ببێتەوە چکە نازانێت خولی دووەم چۆنە ئەکرێتە سەر ئاستی ئەو داواکاریانەی کە ئەکرێت تەڵەبە تا چەند دەرەجەی بەرزە و دەکارەکان چۆنن کۆمەڵێک حسابات هەیە دەبێت حساب بۆ هەموو لایەنەکانی بکەین بەڕاستی. 65 کارژێڕی کار هێت وەرگرتن ئینشاءڵڵا کارژێڕی کار لە سنووری دهۆک ئەگەر تەمەشایشی بکەین بەشی کارژێڕی کار زانکۆی دهۆک کارژێڕی ئابووری 67 وەرگرتووە و پۆلیتەکنیکی دهۆک کۆلیژ تەکنیکی زاخۆ تەکنیکی کارژێڕی کارمان هەیە 65 وەرگرتووە لە ئاکرێ کۆلێژەکە 63.739 وەرگرتووە لە پۆلیتەکنیکی دهۆک کارژێڕی دهۆک تەکنیکی کارژێڕی کار 63.1 وەرگرتووە یعنی ئینشاءڵڵا ئەمەلی وەرگرتنەکەی هەیە بە پشتیوانەی خۆی گەورە. 94 دەردەچێت بە تەرککردنی کوردی و عەرەبی. باشە ئەوە 94 دەربچێت لە پەرستاری و ئەگەرێکی کەمی پارالێلی دەرمانسازی و بۆ خوارەوە. کارژێڕی کار سوودێکی هەیە ئەبیت بەچی لەکوێ ئیش ئەکات. کارژێڕی کار لە هەر شوێنێک ئیدارەیان پێویست بوو بۆ بەڕێوەبردننی شوێنێک کارژێڕی کار لەوێ ئیش ئەکات واتە ئیدارە بە عەرەبیەکەی بێتە ئیدارەت ئاعمال هەر ئیشێک دەبێت کۆمپانیا بێت کەسی ئیداری پێویستە نووسینگەیەک بێت کەسی ئیداری پێویستە شەریکات بێ منەظەمات بێت داوایری حکومی بێت هەر شتێک بێ هەمووی ئیدارەی پێویستە تەنانەت بۆ ماڵەوە ئیدارەیەکی باش پێویستە. بەڵێ ئێمە فۆرم پڕەکەینەوە بەڵام هەتا ئێستا بەڕاستی شوێنمان دیاری نەکردو ئینشاءڵڵا ناونیشانی خۆمان دانین بۆ ئەو بەڕێزانەی ئەیانەوێت سەردانمان بکەن. سڵاو لە بەڕێزشان ئەگەر کەسێک لە بەشی تەکنۆلۆژیای زانیاری و گەیاندن ساڵی یەکەم ئەوائل بێت ئایا بەرز دەکرێتەوە بۆ بەشێکی تر؟ نەخێر یەکسەر ئەچێتە ساڵی سێمی و بەردەوامە بێت چکە دیاری نەکراوە بڵێ بەرز دەکرێتەوە. ئەگەر ئێستا بۆ دڵنیایی زیاتریش با سێرێکی کتابەکەمان بکەین بزانین ICT نەمزانیوە لە هیچ شوێنەکە باسی بەرزکردنەوەی کرابێت سیستم زانیاری کارژێڕی زانیاری و گەیاندن ئەفۆکە تەکنۆلۆژیای زانیاری و گەیاندن ئەکاتە ئەندازیاری سیستمی زانیاری تەکنۆلۆژیای زانیاری لە سلێمانی
تەکنۆلۆژیای زانیاری کارژێڕی لە دۆهۆک و لە ئاکرێ بەڵام ببوورە دیارە بەرزکردنەوەی هەیە تەکنۆلۆژیای زانیاری و گەیاندن دو ساڵەکەت یەکەم بێ ئەتوانی بەردەوامی هەرە کولیە تاڵێ ئەگەر نابەرزەکرێتەوە بۆ ئەندازیاری سیستمی زانیاری کارژێڕی لە هەولێر ئەگەر لە دۆهۆکیش بووی ئینفۆرماتیکی ئاکرێمانەیە کارژێڕی دۆهۆکمانەیە کە تەکنۆلۆژیای زانیاری کارژێڕیان هەیە بۆ لە سلێمانیش کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیکمان هەیە کە ئەتوانیت بۆی بچیت ئینشاءالله زانکۆی بالۆجی وتمان ئینشاءالله ئەمەلی وەرگرتنت هەیە بە پشتیوانی خوای گەورە بەڵێ ئەتوانین عەرەبی تەرکی ئەتوانی کوردی تەرکی ئەتوانی هەردووشیانیش تەرک بکەین ئەومان وەڵام داوەتمان ئینشاءالله بەسنووری دۆک لە شێخان یان لە ئاکرێ وەرەگیرێت ئەم ساڵ نمرە بەرز دەبێت وەڵاهی ئاخر هەم دابەزین هەم بەرزبوونەوە لەسەر ئەساسێک دەبێت ئەساسێکە بێ شتێک لەبەر چاومان ڕوون بێ با بزانین دەرەجەکانی خولی دووەم تەواو بێت بزانین ئەو کاتە چۆن نەبێت 97 بۆ پزیشکی گشتی ئینشاءالله ئەمەلی هەیە ئاکی ئاکرێ بەرز دەبێتەوە ئەم ساڵ ئەکرێتە سەر دەرەجە ئەکرێتە سەر داواکاری وەکو زۆر باسەکرێت بەشێکی زۆر ئەکرێتەوە چێڵێت واناکات دەرەجەکان لە بەشەکانی دیکە دانەبەزێت بۆیە جارێ دیار نییە هەتا دوای خولی دووەم و بە نزیکەیش نازانین دەرەجی چۆنە بێت هەتاکو یەکلاین دەبێتەوە ئەوانەمان وەڵام داوەتەوە عەرەبیەتوانین بەتەنیا تەرک بکەین بەڵێ 90 پەرستاری لە زانکۆ لە سنووری دۆهۆک وەرمەگرێ ئەویشمان وەڵام دایەوە 60 کۆلێژی کوشتوکاڵ وەرەگرێ لە سلێمانی کۆلێژی کوشتوکاڵ ئەگەر هەڵە نەبم بەڵێ وەرەگرێت زۆربەی بەشەکانی شەستن لە سلێمانی سامانە سروشتەکان 60 ڕێک وەرەگرێت زانستی ئاژەڵ 59.3 و باخداری 60 ڕێکە ئەو قسمانەمان هەیە لە سنووری سلێمانیە ئەوانە ئەتوانیت ئینشاءالله سادەی لێ بکەیت ئەگەر هەیە لە ئەسنان تکایە بەڵێ کاکە ئەگەر لە هەولێری ئەگەرێکی کەمی هەیە وەڵامماندا کارژێڕی کار لە هەر شوێنێک ئیدارە هەبێت پێویست پێ بێت کۆلێژی ئەهلی معلوماتمان لەسەری نییە داوای لێبوردنەکەین ئەکرێتە سەر حکومی ئەگەر حکومی بەرز بێتەوە ئەویش بەرز دەبێتەوە 79 وەرەگرێ لە هەولێریان لە سلێمانی تەمەن ئەگەر دانیشتوی هەولێر فەرقە کاتچکە گشتی بۆ حسابەکرێت بۆ سلێمانی ئەگەر لە سلێمانی دابنیشتی هەولێر بە گشتی بۆ حسابەکرێت لە بەرەو پرسیارێکی تۆزێ عامە بەڕاستی بەڵام بەشە طوبیەکان هەندێکیان بەشە تەکنۆلۆجیەکان لە مەعهەد و بەشە کارژێڕیەکان و هەندێک کولیات وەکو پەروەردەی بنیات و پەروەردە و کارژێڕی و ئابووری یان با بڵێین کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بازرگانی ئەوانە هەر هەمووی ئەمەلی وەرگرتنی هەیە بەشی تاقیگە و پارەڵێن چەندە نرخی لە مەعهەدەکان عادەتەن لەوەربەری 1,100,000 لە دەرەوەی شار 875,000 ئەگەر کولیەش بێ لە دەوروبەری 1,650,000 1,375,000 لە دەورانێ ئەوانەمان هەمووی وەڵام داوەتەوە هەتا ئێرە کۆلێژ ئێرێ بەرزە بێتەوە یان نا ئەم ساڵ تکایە وەڵام بەڕێبن پێش ئێستا وەڵامماندایەوە وتمان ئەگەر حکوومەکان بەرز بێتەوە ئەویش ئەگەری بەرزبوونەوەی هەیە کارژێڕی کار ئەبێت بەچی وەڵڵاهی ئەوە 3 جارە وەڵام داوەتەوە ڕاگەیاندن لە سلێمانی ئەبێت دەرەجە دابەزێت بۆی ئەکرێتە سەر خولی دووەم وەکوتمان داواکاری و خولی دووەم ئەوە یەکلایەکە با خولی یەکەم دووەم تەواو بێ با بزانین چۆنە بێ ئینشاءالله نه هەڵێ نه دەست خۆش بێ دەقەیەکم ماوە ئێستاکان تەواو بوو ئەم ساڵ لە هەڵەبجە و ئامادەکرێتەوە ئەویشمان وەڵام داوتمان ئینشاءالله بەپێی ئامادەکاریەکان بێ ئەکرێتەوە هەر پەرستاری گشتی وتمان بەڵێ ئینشاءالله پەرستاری گشتیە
وێژەی ئەمساڵ خراپ و وێرانن ئەبێ بۆ وێژەی درەجە دابەزێت ئیشەڵا خراپ و وێران نابن دەرەجەشتان زۆر باشە بێ بەڵام ئەگەر بۆ شێوازە بێ بەڵێ ئەرەوەڵا ئەکید دەرەجەدا کە دەرەجەی بەرز نەبێ حتما تەسیری ئەبێ و دائەبەزێت ماشەڵڵا پرسیار گەلێگەلە زۆرن لەبەرەوەی وڵام پرسیاری دووبارەشمان گەلێگە لە زۆرن بەداخەوە هەموو جارێک ئێمە وامان لەدەی کە نەتوانین کۆمەڵێک پرسیار وەڵام بدەینەوە لەبەر پرسیاری دووبارە ئەگەری هەیە چەندمە دەگرێ وەڵاهی ئەوە کەوێتە سەر چۆنەڵێیت تەقدیماتی تەڵەبە بەس بابزانین لە شۆ ئاخر پرسیارمان زۆردایەوە بەڕاستی پرسیارەکان ئەوەنە زۆرن زۆر جار کە ئەمانەیە سکرۆڵیکەین لێمان تێکەڵاوە بێت ئەلێرە بزانین ئامانۆزان بەڵێ جۆرمان داوەتەوە هەمووی ئەمانەمان وەڵام داوە ئەمساڵ لە هەوزەت وامەکرێتە وەڵاممان دایەوە وچمە ئەوانەمان وەڵام داوەتەوە الحەمدولیللا تا ئێرە خۆشمان وەڵام داوەتەوە بەڕێزم کە ئەڵێ وەڵامەکە چی بوو وەڵا کاکەوتمان بە ئێوارانەکەی ئەگەرێکی کەمت هەیە بۆ وەرگرتن ئەلەم ناوانە هەستەکەم هەنێ پرسیارمان باز داوە کەواتە ئەلەمانە وێژەی تەواو ئەوانەمان ئەوە کرد کەرەستە بیناکاری چۆنە و چی ئەەکەن هەم بەشە وەڵی تەبانەوە بیناکاریە بیناکاریش ناوەکەی دیارە تۆ بینا دروستەکەی ئەو بینانێک کە دروستیەکەی کەرەستەیەکتیا بەکارە یێنی سەبارەت بە ئوشانەی ئەو تەکنەلۆژیانەی لەو شێ بیناکاریانە بەکاری دێنی چییە و چۆنە قسەی لەسەرەکات و ئیشی لەسەرەکات پورزاژیان عليك السلام ناو لايفام ان شاء الله دوري دبقة تاريخ كنت تلفونك بكم مباشرة دعوة لي أقول لك أقوال أهم بقولا كرستو بناكاري وكتمان أو وردكاري كانتي ئەگەری دەرمانسازی 95.6 ئەگەر دەرەجە کوکۆی بمێنێتەوە ئینشاء الله بە پشتیوانی خۆی گەورە کەمەک باسی کارژێری کار و ڕاگەاندنمان بۆ کۆڵای کارژێری کار وەکو وتمانیانی ئیشەکانی دیارە لە هەر شوێنێک ئیدارە هەبێت بەڕێوەبردن هەبێت پێویستیان بە کەسان هەبێت بەڕێوەبەرێکدا ئەبێت کۆمەڵێک کارمەند ئیشەکەن ئەوە پێوترێ ئیشی ئیداری ڕاگەیاندنیش ئەوەی ترناوەکەی دیارەتۆ لە بواری ڕاگەیاندنە لەوانەیە وەکو پێشکەش ئەفۆن وەکو پێشکەشکار لەوانەیە وەکو با بڵێن دیزاینەر وەکو کامێرامان وەکو گرافیک دیزاین و مەسایلی بەرنامەکانی مۆنتاژ و ئەوانە بەپێی ئەو توانایی کە خۆت هەتا لە ئەسنای 4 ساڵی خوێندنەکە کۆلێژە خوێنی فێرەکرێت بە تایبەتیەکە تەکنیکی میدیا بێ تۆ زەفراوەترە لە ڕاگەیاندن ڕاگەیاندن زیاتر تەرکیز لەسەر ڕاگەیاندنێکی باڵێن بینراوە بیسراوە ئەوە ناکەن بەڵام تەکنیکی میدیا تەکنیکەکان زیاتر بەکاردێت ئیسفادەی ڕەنگە زیاتری لێ بکەیت ئەندازیاری سیستمی زانیاری وەرگرم بن ئینشاء الله ساڵی پار 92 پۆینت شتێک بووە لە ئەندازیاریەکان سیستمی زانیاری بزەبێت ساڵی پار ئەگەر هەڵا نەبم 90 وەرگرتووە ڕێک 90.055 ئینشاء الله ئەمەری زۆر باشی هەیە بە پشتیوانی خۆی گەورە کاکە پەیوەند وەڵاممان داوەتەوە وتمان ئینشاء الله ئەمەری هەیە
ئەگەر کەمێک لەبەر شتێک ئەومان وەڵام داوەتەوە کۆلێژی ئەهلی وتمان دڵنیان نین هەرگەر حکوومەتان بەرزێتەوە ئەکید ئێش بەرزە بێتەوە ڕۆژ ئەپرسێت من هەشتانە پۆی نەمەسمی کردوێت چۆن بۆ قانون سلێمانی حسابێت هەم وردەکاریەکانمان باس کرد کە چۆنە ئەو هەفتاویەک وتمان بە ئێواران ئەگەر هیچکەمی هەیە احتیمالی وەرگرتن هەیە ئەگەر بکرێتەوە توبعام لە هەڵا بجە چۆنە وەڵاهی ئەوە کرێتە سەر داواکاریەکان بەڵام تەوقعەکەین لە دەورەی 97 و 96 و 95 جوانە بەسەرەوە بێت ئەمساڵ بۆ تەلارسازی ئینشاءڵڵا ئەگەری هەیە بەڵام بە سلێمانی وابزان دەرەجەکان تۆزێ بەرزترن ئەگەر سەیری تەلارسازی سلێمانی بکەین 93.9 تقریبا 90 با بڵێن چواری وەرگرتووە ئەمە لێکی کەم هەیە ئینشاءڵڵا ئەگەر دەرەجە کەمێکدار بەزێت یوتیوب وتمان ئەگەر هەیە ئینشاءڵڵا لە دەرمانسازی نەواد لە پەرستاری زانکۆ سنووری دۆ گوتمان ئینشاءڵڵا وەرەگیرێت وەڵامەکە چی بوو پێتمانوت ئەگەر هیچکەمت هەیە لە پەرستاری ئاکرێ بە ئێواران ئەگەر فۆرم لە وەزارەتی باڵا پڕ بکەیتەوە باشترە و ناوت لە بەشی باشترێتەوە لە خودی وەزارەتی خوێندنی باڵانە مەبەستەکە لێرە ئەوەیە ئەو سەنتەرانی بەداخەوە ڕێزم بۆ سەنتەرە باشەکانی بەڵام کۆمەڵە سەنتەرمان هەیە تەنها بۆ پارە و ئەوە فۆرم پڕەکەنەوە ئەوانە بەڕاستی چۆنەڵیت زەرێکی گەورە لە تەڵەبادەن 15 زانکۆمان هەیە هەر زانکۆیەک مەڵبەندی ڕاوێژکاری خۆی هەیە زۆر جار لە پەیمانگەکان لە کۆلێژەکان کەسانی شارەزادا ئەنیشن پڕکردنەوە بۆ خەڵکەکەن یارمەتی خەڵکەدەن مەبەست لە وەزارەتی خوێندنی باڵا ئەوەیە نەک ئەوەی کە لە خودی وەزارەتە بچی فۆرم پڕکەیتەوە چکە فۆرمت بۆ پڕ ناکەنەوە لەوێ بەڵام لیژنە ڕاوێژکاریەکانی با بڵێن هەر شوێنێک لە زانکۆکان زۆرجار کۆلێژەکانی ژۆبوتم پەیمانگەکان یاوەتانی هەندێک سنتەرمان هەیە خۆبەخشین وەکو ڕێکخراوەکان و وەکو حیزبەکان و باوڵێن ئەوانەیەکەنەوە تا ڕادێک ئەوانیش کەسانی زیرەک و بەتوانایان هەیە ئیسفادەی زۆریان لێەکەیت بەڵام هەتا بۆتان بکرێت خۆتان لە سنتەرەکانی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین بەپارە بپارێزن باشترە ئەوەیە بابەتەکە هەمووی وەڵام داوەتەوە هەشتانە دادازیاری نەو لە درۆ وەردەگیرێت ئینشاءڵڵا تقریبا 83 وەرگرتووە ئەگەر هەڵە نەبم لە مەعهەد پەرستاری ساڵی یەکەم و دووەم لە 80 کەمتر نەبێ بەرز دەکرێتەوە یان دەتوانیت دووبارە بخەیتەوە بۆ بڕوانان وێرستر بەڕێزەکەم ئەگەر یەکەم بیت لەسەر ئاستی پارێزگا لە پەرستاری ئەچێتەوە ئەوە باسی هەولێرەکەم ئەچێتەوە کۆلێژی پەرستاری لە زانکۆی هەولێری پزیشکی دووەم و سێمەستنەوە چارەسەری سروشتی ئەگەر لە ئەوائیلەکانیش نەبی سیستمی پۆلیتەکنیک لە هەولێرە ئەچیتەوە چارەسەری سروشتیە خوێنیت ئاتاتوانی بەرزیت ئەگەر لە سلێمانی یا لە دووەم بیت یەکەم و دووەم و سێمەسەتەوە کۆلێژی پەرستاری تەکنیکی یەکەم لەسەر ئاستی پارێزگا ئەچێتەوە پەرستاری زانکۆی سلێمانی یان زانکۆی دهۆک و ئەگەر لە سیستمی پۆلیتەکنیکی شابێت معدل لە 65 کەمتر نەبێ ئێستا منافەسەوە بە پارالێل ئەتوانی بخوێنیتەوە من بەنێزم فۆرم لە وەزارەتی باڵا پڕکەم و ئایا باشە وەکوتم خودی وەزارەت خۆی فۆرم پڕ ناکاتەوە بەڵام سەرۆکاتی زانکۆکان هەمویان لیژنەی ڕاوێژکاریان هەیە ئەتوانی سوودیان لێوە بگری ئینشاءڵڵا ئیسفادەی لێکەیت وەڵاهی زانستی کۆمپیوتەر ئەگەر کۆلێژی زانست بێ زانستی کۆمپیوتەرم پێ باشترە بەڵام ئەگەر هەروشیان پەیمانگا بن ئافەن نووسیتە زانکۆ بەڵام لە ئینفۆرماتیکیش بێ هەر ئایتیەکەم پێ باشترە من بۆ خۆم لەگەڵ ئایتیان زیاتر چونکە بەڕاستی قسمەت دوگەکان خەریکە پڕاپەتر ئەوە نەماوە بەڵام ئەگەر
ئەوە بێت یعنی دائما کۆمپیوتەر مستقبلی باشترە دەبێت توانین لە زۆر مەجالە ئیش بکەیت. ئەندازیاری سیستمی زانێ وەڵی دەرەجەیە کە ئەگەر پرۆگرام سازی وەرت نەگرێت باشترین بەشە لە دوای ئەوە بۆ وەرگرتن بەشێکی زۆر زۆر گرینگە. توپ ئەسنان وەردەگیرێت بە چەند گرنگەوەیە دەرەجەکە بنووسین. قانون سلێمانی چەند جارێک باسمان کردەوە ئەگەر زانستی بێت کوردی عەرەبی ئینگلیزیە ئەگەر ئەوەی کەش بێت کوردی عەرەبی ئینگلیزی مێژووە. ئەهلی قانون بەشی چۆنە بەلاتەوە باشە وەڵی قانون بۆ خۆی بەشێکی باشە بەڵام ئیتر بە ئەهلی پارەی ئێوە بەڕاستی ئەو خراپیش نییە توانێت دوایی لە مستەقبەلەن ئەگە بتوانانی خۆت بسەلمێنی و ئیش بدۆزیتەوە ئەوە بە ئەکیدی ئیسفادەی لێکەی ئینشاءالله. چ دەرەجەیەک کۆلێژی زمانی ئینگلیزی وەرەگرێت وەڵی بە پێی شارەکانە گۆڕێت لە دۆک لە سلێمانی بەڵام عادەتەن لەوروبەری 80 بۆ 85 لەو دەورانە بە زانکۆڵاین زۆربەی قسمەکانی وەردەگرێت. والله سێ جارە وەڵامی ئەو پرسیارە داوەتەوە کاکە چونکە ئینشاءالله وەرەگیرێت بە تایبەتی لە زاخۆ زیاتر ئەمەلت هەیە. ڕوونکردنەوە لەسەر ئەو پەرستاری ئاکرێ ئەویشمان داوەتەوە والله ئەم پرسیارانە بەداخەوە هەمووی دووبارەیە داتای وردی نمرەی 95% بە ترک و بێتەرکی کوردی و عەرەبی بڵاو دەکرێت تا چەند ڕاستە ئەو هەواڵە جا والله ئەوە بکرێت هەر زۆر زۆر مهمە نەمویست تۆشتی وا بکرێت بەڵام من بۆ خۆم لە چەند شوێنێکە لە چەند مناسبەیەکە داوای ئەوەم کردووە نەک هەر ئەو دەرەجانە ینی وەزارەتی خوێندنی باڵا وەزاری پەروەردە بە هەمانگی ینی بێن بۆ نمونە بڵێن ئێمە توبعامەکانمان ئەوەنە توبعامانێ هەر توبعامێک ئەوەنە تەڵەبە بە زانکۆڵاین وەرەگرێ ئەوەنە بە پارالێل وەرەگرێ لە بەرامبەریشە وەزارەتی پەروەردە بۆ نمونە بڵێت نمرە لە 10 کەس 100 هێناوە 1000 کەس 99 هێناوە 100 کەس 98 هێناوە ینی هەموو دەرەجەکان یەک بەیەکی بەداتا بڵێ ئەوەندە تەڵەبەیە ئەو دەرەجەی هێناوە بۆ ئەوەی تەڵەبە لە کاتی پڕکردنەوەی زانکۆڵاینە بتوانێت شتێک بۆ خۆی وەربگرێت ینی تۆنەڵی بتوانێت 100% پڕ بکاتەوە هەتا من بۆ خۆم پێشنیاری ئەوم کردو لە چەند مناسبەیەکە کە لە 20 بەش زیاتر پڕ نەکرێتەوە بەڵام بەم ڕێکارە ینی چەند تەڵەبە ناجح بوونە دەرەجەکان چۆنن زائیدەن چەند کورسیمان هەیە ئەمساڵ بۆ خوێندن چ بەشێکمان هەیە ئەوانە ئەگەر تەڵەبە هەمووی زانی بە 20 بەش کافیە ئەزانێت چی پڕکاتەوە بۆ خۆی بۆیە ئەگەر ئەو شتە بکرێت بەڕاستی هەنگاوێکی زۆر زۆر مهمە. ببورن کاتەکەمان تەواو بوو ساعتمان تێپەڕاند گەیشتە ساعت و 3 دقە ئینشاءالله هەوڵەدەین ئەم ماوانە بەردەوامیان لەگەڵتانە لەم لایڤانەیە ئیتر ئەگەر بتوانین ڕۆژانە ئەگەر بتوانین ڕۆژنا ڕۆژێک هەر چۆنێک ئینشاءالله پێمان بکرێت بە پشتیوانی خۆی گەورە هەوڵی خۆمانەدەین ئینشاءالله دووامان سەرکەوتنتانە ئینشاءالله ڕۆژانە لەم کاتانەیە چاوەڕێمان بن بە پێیتوانە ئینشاءالله هەوڵەدەین لایڤەکانمان بکەینەوە بەڵام لێرەوە تکاکەم ینی ئەوەنە پرسیاری دووبارە مەنێرن کاتێک کە پرسیارەکەن چاوەڕێی جوابەکەی بکەن پرسیارێک لای بەڕێستانەوە دێت چەند سانیەکە خایەنێت بەڵام ئێمە بۆ هەر پرسیارێک لەوانەیە دەقەیەکیان 30 سانیەت بۆ دەقەیە قسە بکەین ئەو کاتە حتمما و پرسیارەکەی تۆ دووە ئەکەوێت هەتاکو ئەگەی پێتانە پەلەمەکەن بۆ ئەوەی زۆرترین پرسیار وەڵام بدەینەوە بۆیە پێمان خۆش ئەوەنە پرسیاری دووبارە نەکرێت تاوەکو هەمووی ئەوەی کە پرسیاری کردەوە وەڵامی خۆی وەربگرێت ئینشاءالله بتوانین لە ڕۆژانی داهاتووە وەڵامی هەموو پرسیارەکانتان بدەینەوە بە هیوای سەرکەوتن ئینشاءالله هەموو لایەکتان سەربەرز و سەرفراز دەبن.